تاوانکاریەکانی بەعس و سەرانیە و ڕژێمە لە عێراق بەدەیان و سەدان تاوانکاری گەورەن کە سوکاریان فەر لە سنووری چەمچەماڵ تاوانکاریان فەر بە تاوانکارێکی گەورە دەبین و دەڕێن دەبێتە و تاوانە لەبیر و هزرینەتەوە کەماندا کاڵ نەبێتەوە. سەدامی گۆڕبەگۆڕ دەستی سوورە بە خوێنی هەزارەهان هاو نیشتیمانی گەلی کوردستان و گەلی عێراق و بە تایبەتی لە پرۆسەی ئەنفال و جینۆسایدا ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە قەتڵ و ئامی گەلی کووردا بە تایبەتی و لەم بوارەدا کە هەندێک کەس و لایەن و میدیاکارەکان کە وێنەی سەدامی گۆڕبەگۆڕ لەسەر پرۆفایلەکانیان دادەنن و بە شێوازێکە پیا هەڵدان و پۆستی لەسەرەکان بێگوێدانە هەست و سۆزی کە سوکاری سەربەرجی شەهیدان و ئەنفالکراوەکان بەداخەوە دوای 4 ساڵە بینین هەندێک لە میدیاکان نابەرپرسانە و هەندێک لە پیجی سۆسیال میدیا و ئەمانە زۆر نابەرسانە دەست بۆ پیرۆزیەکانی نەتەوە و نیشتیمانە برێت کە ئەمە هێڵی سوورە و پێویستە حکوومەت هێرێمی کوردستان و هەڵسێ بەدەکردنی یاسایەک بۆ ڕێگریگرتن هەم وەکو سوکاری شەهیدان هەم وەکو بەڕێوەبەرایەتی مۆنومنتی ئەنفال پشگیری ئەکەین کە و داواش ئەکەین کە یاسایەک لە پەرلەمانە دەرچێت کە ڕێگری لەو کارانە بک لەبەر ئەوی بکەرانی حیزبی بەعس تاوانبارن لە پێی دادگای باڵای تاوانەکان کە دەستیان هەبووە لە جینۆسایدکردنی گەلی کووردا لە ڕۆڵەکانی عێراق و بە پێی دادگا تاوانبارن. ئەم هێزە سیاسیانی هەرێمی کوردستان نەیانتوانی یەک مستەشار یەک جاش یەک بەعسی نەک نەیانتوانی سدایان بن کوڕی بەعسیەکان کوڕی سوڵتان هاشم دێ لەبەر قەڵێکی هەولێر ڕسمەگری و شانازی بۆەوە کارکەرمانی قەڵی هەولێرە بەعسیەکان شانازی بۆەوەکەن کە لە پایتەختی هەرێمی کوردستانن. قایمقامی چەمچەماڵ پێشنیاز دەکات بۆ پەرلەمانی کوردستان یاسایەک دەربچێت بۆ لێپێسینەوە لەو کەسانەی مەدحوسەنای ڕژێمی بەعس و سەرانیە و ڕژێمە دەکەن. بەداخەوە سەماوەیەکە لە ناو هەرێمی کوردستان کار بۆ ئەوە دەکرێت کە ڕژێمی بەعس وە سەدام حوسێن و بەرنامەی بەعس و ڕژێمەکەی وا وێنا بکرێت کە لە خزمەت خەڵکا بووە. پێویستە پەرلەمانی کوردستان کار لەسەر بە یاساکردنی ئەمە بک بۆەوەی تەجریمی بکات و عقوبەی بۆ دابنێت و ئەگەر ئێستا لە فەراغێکی یاسایی هەبێت پەرلەمانی کوردستان دەتوانێت ئیسناد بکاتە سەر ئەو یاسایی لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە و لە عێراق کاری پێدەکرێت. زیاتر لە 50 سەلاکوان و ڕێکخرا و ناوەندی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان داوا دەکەن ستایشکردنی سەدام و ڕژێمەکەی و تاوانبارانی زینۆساید قەدەغە بکرێت و داواش دەکەن یاسای یاساغکردنی نکۆڵیکردن لە تاوانەکانی زینۆساید لە پەرلەمانی کوردستان دەربچێت. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.